فرصت 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 يا ساكت آخر بتاع حسين يلا كرسي يلا كرسي كرسي يلا ديار 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 شنو عبد الله دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم سەرەتا توانیمان یارێکی باش ئەنجام بدەین دەستخۆشی لە دەستەی ناوبژیوانانەکەین و سپاس بەخوا توانیم گۆڵە تۆمار بکەم و سێخاڵی یارەکە یەکلایی بکەینەوە بۆ نادی شەیدان و ڕزگارمان بوو لە دابەزین و کێشەی دابەزین و یارێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە یانەی سۆران ژیانێکی زۆر بەقووەت بوو خۆشحاڵم بەوە ئەنجامەیەمە کە یەک بەیج بردمانەوە کوێ خاڵەکانمان گەاندنەوە خاڵ پلێکی باش ڕۆیشتینە پێشەوە لە دابەزین نەجاتمان بوو پشت بەخوا یارەکەتی شەبێنەوە وای سەرکەوتنیش بۆ سۆران لەداتوە بەنسبەت یاریەکەوانێ یاریکی گرنگ بوو بەرد و لامان ئێمە ئەم یاریێمان بردوانێ زیاتر خۆمان قایمتر کرد لە خولی پلەکانەوە لە مەترسی دابەزین نەجاتمان بوو ئەگەر ئەوانیش بیان بردایەتوانێ ئەمەلێکی سەرکەوتنیان نەبوو سپاسیوانیشەکەین و دەستخۆشی بۆ هەردوو لاو یارێکی زۆر زۆر بەقوت بێمە زەختێکی زۆریشمان لەسەر بوو سپاس بەخوا لە دوایین جارتوانیمان بە گۆڵێکی بێ بەرامبەر بێنەوانێ و دەستخۆشی لە تیپی سۆرانیشەکەی وای سەرکەوتن بردو ئەمڕۆ یاریمان هەبوو لە خولی پلەیەکی کوردستان لەگەڵ یانەی شەیدان ناو یاریگای خۆمان نەمانتوانێت ئاستێکی باش پێشکەش بکەین سێ خاڵ یاریەکەمان لەدەستدا بەداخەوە کە هیچ هیوایەکمان نەما بۆ چارگۆشەی زێرینی خولی پلەیەکی کوردستان سەرەتا بە خێراتنیەوەی بەڕێز دەکەم وڵی ئەوڕۆ یاری ئەمڕۆمان لەگەڵ یانەی شەیدان ئەمە 90 دقە توانیمان یاریێکی زۆر زۆر باش ئەنجام بدەین بەڵام لێک هەڵی هێلی بەرگری گۆلێکمان لێک کراوە ئیتر ئەو فەریقە گەڕاوە پاش نەمانتوانی گۆل زۆر فرسەشمان لەدەستدا بەڵام ئیتر ئەوە دەبی ڕازی بین یاری بنەوە دۆڕانتیا و ئینشاءالله لە یاری داهاتوو داویزەکەین ئەمساڵ لە خولی پلێکماینەوە و زۆر سپاس داوای لە بنش لە هەندەران دەکەین و سپاسیان دەکەین و زۆر بە خێراتنی بەڕێزش دەکەین.